وشەی قەیسەری وشەی زۆر کۆنا دەگەڕێتەوە لە بۆ 2000 ساڵ پێشداین لە زمانی سۆمەریەکان ئەو نەوە شوێنانە پێیان دەگوت کەیسارە یعنی بە زمانی سۆمەری واتە شوێنی فرۆشتنی کەلوپەل ئەوە سەبر لە جیل لە بۆ جیل گۆڕایە بوویتە قەیسەری کە ئێستا ئەو شێوازەی وەرگرتیە لە هەمان کاتیشدا بۆ چوونەکەیە بە ناوی قەیسەریەکانی ڕووس کرایە ئەو شتانە لە ساڵی 1915 حتا 1925 حاجی قادر دەباغ لە کاتی حەجکردنی لە بۆ حەج لە گەڕانەوەی بە حەلب دادێ تەماشا دەکات شێوازێکی هەندەسی بیناسازی زۆر جوانە فکرەکەی وەردەگری دێتەوە هەولێر کە ئەو قەیسەریاتانە دروست دەکاتن کە هەینێ بەڕاستی خۆی لە خۆیدا پێشکەوتنیەکی بیناسازی گەورە بوو لە هەولێرێ قەیسەریەکان ئەوەی کە من بەبیرم دێ ساڵەکانی شێست داهاتمە خوارێ مالمانە قەلا بوو هەندێک قەیسەریەکان سێ نهۆم بوو نهۆمی بنعاردی هەبوو نهۆمی ناوەندی هەبوو نهۆمی سەرەوە هەبوو نهۆمی بنعاردی وەکو هەینێ وەکو مەخزەن کۆگا ئیستعمال دەکرا ناوەندەکەی خۆی خاوەن دوکانەکە خۆی لەوێ دادەنیشت لە هەمان کاتیشدا سەرەکەی زۆر جار وەکو شوێنی حەوانەوە و شوێنی ئیستراحەتکردن و حتا بەبیرم دێ یەک لە سەرەبیەکان کە دەچوویە ژۆرێ شوێنی حەسانەوەی خۆی لە دوکانی بدایەتی قەیسەری گەورە هەورازی دوکانی مام خەلیلی لەوێن دەرێ شوێنی دانیشتنی هەبوو وەکو دیوەخانە وەکو مزیافەک خەڵکەکە دەهات نەکردی ئەو بینایش تەبێت زۆربەی ئەو کەلوپەلانەی کە ئیستعمال کرایە بە تایبەت مەرمەرەکانی کەوانەی کە لە واجهەکەی لە پێشەوەی بوو زۆربیان لە مووسڵەوە هاتیە چکە مەرمەرەکە مەرمەرەی نەرمە دەتوانێت تەعاملی لەگە بکەی نەخشولیگار لێ دەربینی زۆربەی خانووەکانی قەڵاتێش بە هەمان شێوە مەرمەرەکان مەرمەرەی سادەیە شێوازی بەرەو ڕەش حتا ڕەساسی دەڕوە ئەوە بۆ نەخشولیگار دەرهینان زۆر ئاسانی پێدەردێ ئەوەی تر کەلوپەلەکان کەرفوز بوو قسل بوو جێز بوو و زۆربەی ئەو دوکانانە کە هەبوو شێوازی ژۆرێ شێوازی کەوانەی قەوسی وەرگرت بوو چاتی بوو پێدەنێن چاتی بەعرەبی پێدەنێن ئەگادە ئەو شێوازەی وەرگرت بوو و دوایە تەخەسوساتی وەرگرت سێ قەیسەری گەورە بوو ئەوەی کە بەبیرم دێ قەیسەریەکان شێوازەشی خۆیان وەرگرت هەر کەسێک بە جۆرەی کار و مەهنە و پیشەکەی خۆی وەریاگرت مەسەلەن ئێستاش بچی بە هەمان شوێندا بچی تەماشا دەکە ئۆترەخچیەکان لایەنەیان گرتیە خەیاتەکان لایەنێکیان گرتیە ئەتار فرۆشەکان لایەنێکیان گرتیە لایەنی کەلوپەلی ئافرەتان لایەنێکیان گرتیە تاکو دەگەیە لای نەجارەکان با بڵێن خەیات قوماش فرۆش لایەنێکیان گرتیە واتە ئەو کۆمەڵە دوکانانە هەر یەک تەخەسوساتی خۆی وەرگرت لە بۆ کاری ئیشکردن